کۆماری ئیسلامی یەکێک لە سیاسەتەکانی ئەوەیە کە ئیجازە نەدا ژن لە هیچ عەرسەیەک لە کۆمەڵگادا نەقشێکی بەسزای بێ، یانێ خۆیان قانون یا یاسایەکیان داناوە کە تا حەدێ حوزور ژن دیار بێت، بەڵام نەکوە کە بتوانێ قسەی خۆی بباتە پێشەوە و کارەساز بێ بۆ مشکلەکانی لە کۆمەڵگا. بەڵام وەکو دێکۆرێک فقط نەمایەنگەر بن، ئەم ژنانە گەر حوزوریان بێت لە ئیجتیماعە تەنها وەک دێکۆرە دانراون کە بیانێ دەرکەون کە یانێ ئێمەیش بە وڵاتەکان تر بڵێن کە ژنان لە جامعەی ئێمەیشا جایگایەکیان هەیە، کە بەڕاستی وانە و هەمیشە وەک ماکتێکی بێتەحەڕک و سامد بوون و ئیجازەی ئەوەیان نەبووە کە مشکلاتی خۆیان لە جامعە بەیان بکەن و لە حەقی خۆیان دفاع بکەن. بەداخەوە ئیسا کۆماری ئیسلامی بە پاشێلکردنی مافەکانی بەشەریەت و فشارخستن لەسەر خەڵک هەموو بربەتەحەڕک و چالاکی هەموو بزوتنەوەکان گرتووە. ئەمە تەنها بزوتنەوەی ژنان نییە تووشی ئەم کەم تەحەڕکیە بووە، هەتا بزوتنەوەی خوێندکاران، لاوان، سەندگاکان، هەموو ئەوانە کە لە ژێر فشاری ئەزیەت و ئازاری هێزە ئەمنیەکان متەئەسفانە سەرکوت کراون و کەم تەحەڕک بوون. بەداخەوە واقعیەتە.